بەناوی خۆی گەورە و مێرەبان بەڕێزان ئامادەبووانی هێژا سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن. بۆ من مای خۆشحاڵیە کە ئەمڕۆ بەردی بناغەی یەکەم پرۆژەی ویستگەی کارەبا بە وزەی خۆر لە هەولێردا دەنین کە توانای بەرهەمهێنانی 25 مێگاوات کارەبای هەیە لە یەک کاتژمێردا. دەستخۆشی لە وەزارەتی کارەبا و کۆمپانیاکانی جێبەجێکاری ئەم پرۆژە گرنگە دەکەم. هیوادارم ئەمە ببێتە سەرەتایەک بۆ ئەنجامدانی چەندین پرۆژەی هاوشێوە لە سەرجەم شارەکانی کوردستان. پێویستە زۆر گرنگی بە بەکارهێنانی وزەی خاوێن و ژینگە دۆست و جێگرەوە بدەین. ئێمە پشتیوانیەکی زۆری وەزارەتی کارەبامان کردووە بۆ ئەوەی چاکسازی لەم کەرتەدا بکەن تاکو بتوانن بە شێوەیەکی باشتر و شایستەتر خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. لەم ڕواوە جێگەی دەستخۆشیە کە وەزارەتی کارەبا دەستی بە پرۆسەی چاکسازی کردووە لە پێناو باشترکردنی ژێرخانی کارەبا و نەهێشتنی سەرپێچی و زێدەڕەویەکان لەسەر ئەم کەرتە. هەروەها هەوڵی داوە لە ڕێگای بەکارهێنانی پێوەری زیرەک ڕێگە لە بەفیرۆدانی کارەبا بگرێت و سەرنجام کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیاتر بکات. بەڵام بێگومان کەرتی کارەبا پێویستی بە گەشەپێدانی زیاتر هەیە بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر خزمەتی هاوڵاتیان بکات. لەم ڕاوە پێویستە وەزارەتی کارەبا بە هاوکاری کەرتی تایبەت هەموو هەوڵێکی خۆیان بخەنەگەر و پلان و ئامادەکاری پێویست بکەن بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانرێت کارەبای بەردەوام بە هاوڵاتیان بدرێت. کە بۆ نمونە پێویستە یەکێک لە ئەنگەوەکانیان بەکارهێنانی وزەی خۆر و سەرچاوەکانی دیکەی وزەی نێبووەوە یاخودەوەی پێی دەڵێن renewable energy و ژینگە دۆست بێت. ئێمە دەرفەتی زۆرمان هەیە کە کەرتی کارەبا زۆر لە ئێستا باشتر بکەین بۆ ئەوەی زیاتر خزمەت بە هاوڵاتیان بکات، بەڵام لە هەمان کاتدا پێویستە هاوڵاتیانیش هاوکاری خۆیان و حکوومەت بکەن. ئەویش لە ڕێگەی ڕێگەگرتن لە بەهەدەردانی کارەبا و کەمکردنەوەی زیاد بەکارهێنانی کارەبا و دانی ڕسوماتی کارەبا بە شێوەیەکی ڕێک و بەردەوام. بۆ ئەوەی حکوومەتیش بتوانێت بەشێکی خەرجیە زۆرەکانی بە بەرهەمهێنانی کارەبا دابین بکات و کارەبا بە باشی بە هاوڵاتیان بدات، چونکە هاوڵاتیانی خۆشەویست دەبێ ئەوە بزانن کە ئەو کارەبای لەلایەن کەرتی گشتیەوە لەلایەن حکوومەتەوە بە نرخێکی زۆر هەرزان پێیان دەدرێت زۆر کەمترە لە تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە و دابەشکردنی بەسەر هاوڵاتیاندا. حکوومەت ساڵانە ملیۆنان دۆلار لەم بوارەدا خەرج دەکات کە دەکرێت ئەم بودجەیە زۆر کەم بکرێتەوە ئەگەر هاوڵاتیان هاوکاری حکوومەت بکەن. هاوڵاتیانی بەڕێز دەزانن کە لەو ماوەی ڕابردوو ڕاستە ئێمە بەرهەمهێنانی کارەبامان زیاد کردووە، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست نەمانتوانیوە 24 ساعت کارەبا دابین بکەین. ئەمەش هۆکاری زۆرە. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە پێویستی و بەکارهێنانی کارەبا لەو ماوەیەدا زۆر زیادی کردووە. ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان زیادیان کردووە، هەرچەندە ئێمە چەندین وێستگەی کارەبامان زیاد کردووە و بەرهەمهێنانی کارەبامان زیاد کردووە، بەڵام نەیانتوانیوە ئەو پێداویستەی کە کوردستان هەیەی دابین بکات. هەروە گوتم ئەم ژمارەی هاوڵاتیان زیادیان کردووە، هەم کارگە و کارخانەکان لە هەرێمی کوردستان زیادیان کردووە و پێویستی هاوڵاتیانیش یاخود بەکارهێنانی ئامێرەکانی کارەبایی بۆ ژیانی ڕۆژانەیان زیادیان کردووە. واوە ئێمە بتوانین لێرەدا هاوکاری یەکتر بکەین، دەڵێم هاوکاری یەکتر بکەین، مەبەستم ئەوەیە هەم حکوومەت بتوانێت باشتر خزمەت گوزاری بە هاوڵاتیان بگەینێت، هەم هاوڵاتی بتوانن ئەرکەکەی خۆیان جێبەجێ بکەن. هەردوو لامان ئەرکمان لەسەرە. حکوومەتی هەرێم ئەرکی ئەوەیە خزمەت گوزاری باشتر بە هاوڵاتیان بگەینێت و هاوڵاتیانیش ئەرکیان ئەوەیە
کە بتوانن ئەو ڕسوماتەی دەکەوێتە سەریان ئەو بەرپرسیارەتەی دەکەوێتە سەریان ئەو ئەرکە هاوبەشەی دەکەوێتە سەریان ئەوانیش جێبەجێ بکەن. هاوڵاتیان خۆیان لەوانەیە ئەوانەی کە 24 ساعت کارەبان دەبێت یان پێویستیان پێەتی و حکوومەت ناتوانێت بۆیان دابین بکات پەنا دەبەنە بەر موالیدە و ئەو بڕەپارەی کە پێویستە ئەبێ بە موالیدەکان بدەن. حکوومەت بەرنامەی هەیە بەوەی کە بتوانێت بە ئەرکێکی کەمتر بە نرخێکی کەمتر ئەو کارەبە بۆ هاوڵاتیان دابین بکات کە 24 ساعتیش بێت. بەو شێوەیە کە ئەگەر هاوڵاتیان ئەو ڕسوماتەی کە حکوومەت داوای دەکات بیدەن و ئەو ئەرک و بەرپرسیارەتەی لەسەر شانیانە جێبەجێ بکەن، حکوومەت دەتوانێت بەو شێوەیە ئەو کارەبەیان بۆ دابین بکات بە مەرجێک هاوڵاتیانیش ڕسوماتی خۆیان بدەن بە حکوومەت. ئەو پارەی دەیدەن بە موالیدەکان کەمتر لەوەش ئەگەر بدەن بە حکوومەت دەتوانن خۆیان لە چەند سەرێشەیەک بە دوور بگرن. یەکێک لەوانە بۆ نمونە دەنگی موالیدە لە گەڕەکەکان لەوانەیە زۆر ناخۆش بێت، یاخود بۆنی گازوایل، یا لەوانەیە چەندین کێشەی تر، نرخی کارەبا، ئەمانە هەمووی حکوومەت دەتوانێت ڕێبکەوێت لەگەڵ کەرتی تایبەت ڕێبکەوێت لەگەڵ هاوڵاتی ڕێبکەوێت و بەو بەرنامانێکە دەمان ڕشتووە حکوومەت یارێن بتوانێت کارەبای 24 ساعتی بە هاوڵاتیان بدات بە مەرجێک هاوڵاتیانیش خۆیان بە بەرپرس بزانن و ئەوانیش وەڵامدانەوەیان هەبێت بەرامبەر بەو ئەرک و خزمەتگوزاریانەی حکوومەت. وێ من لێرە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم کە ئەم حکوومەتە بێ خۆیان بزانن و خۆیان بەشدار بزانن لە بەڕێوەبردننی و حکوومەت و بەشدار بن لە حکومڕانی. حکوومەت شتێکی نامۆنیە، شتێکی جیاواز نییە لە ئێوە، بەشێکە لە ئێوە. تەنیارکی حکوومەت دەوایە خزمەتگوزاری بە ئێوە بگەینێت، ئێوەش ئەرکتانە هەم وڵاتی خۆتان بپارێزن، ژینگەی خۆتان بپارێزن و ئەوەی لەسەر هەردوو لەمانە بتوانین هاوکاری یەکتر بکەین. من درێژ ناکەم، جارێکی تریش دەستخۆشی لە وەزارەتی کارەبا و کۆمپانیەکانی جێبەجێکاری ئەم پرۆژە گرنگە دەکەم و هیوادارم پرۆژەی کارەبا بە وزەی خۆر و وزەی نوێبووەوە و پاک و ژینگە دۆست زیاتر گەشە بکەن لە کوردستان. جارێکی تر دەستخۆشتان لێ دەکەم، هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و کوردستانیش هەراوەدەم.